بەیانیتان باش سپێدە باش ڕۆژێکی باشیش دەستێکەن بەو پێی کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕ چالاکی و پڕوزا بێت چونکە ڕۆژێک پێش جێژنە و ئامادەکاریەکان بۆ جێژن زیاتر لەم ڕۆیە چڕە بێتەوە بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان وە سەلامەتیش و بتوانین چەندین ڕۆژی تر یاخود ڕۆژەکانی جێژن بە باشی بەخۆشی بەڕێوە بەرین. ئێمە لە پرۆگرامی ڕۆژ باش ئەمڕۆ بابەتێکمان بۆ ئامادە کردوون کە تایبەتە بە جێژنی قوربان ئەویش قوربانیکردنەکە وەکو دابوونەریتێکی ئاینی زۆربەی مسلمانانی جیهان پەیڕەویەکەن یاخود قوربانیەکەن و بە هەمان شێوەش لە هەرێمی کوردستان مسلمانان لە ڕۆژانی جێژنی قورباندا حیوان یاخود ئاژەڵ ئەکەن بە قوربانی بۆ ئەو نەریتە یاخود ئەو مەرجە ئاینیە ئەگەر بڵێن. بێگومان قوربانیکردنیش پێویستی بە چەند مەرجێکە یاخود پێویستی بە کۆمەڵێ دابوونەریت هەیە لەو کاتەیە. بۆ زانیاری لەسەر ئەم بابەتە بۆ قوربانیکردن بێگومان ئێمە مامۆستایەکی ئاینی شارەزا لەو بوارەدا میوانداریەکەی و چەندین پرسی لەگەڵدا باس دەکەین. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەشمان هەیە کە کولتوریە هونەریە وەک هەر ڕۆژێکی دیکە. بەڵام با دەست بکەین بە کورسێک لە هەواڵەکان بزانین لە دنیای سیاسەتدا چی دەگوزارێت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ شێخ محەممەد بن زاید ئالنیهال جێنشینی ئەبوزەبی و جێگری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ئێمارات پێگەشت. لەو پەیوەندیەدا شێخ محەممەد بن زاید پیرۆزبایی هاتنی جەژنی قوربانی لە نێچیروان بارزانی و گەلی کوردستان کرد و هیوای سەرکەوتنی بۆ خواست. لای خۆیەوە نێچیروان بارزانی وێڕای سوپاس و جەژنە پیرۆزە هیوای خۆشبەختی و پێشکەوتنی بۆ گەلی ئیمارات و بەردەوامی بە پەیوەندی دۆستانەی هەردوو گەلی کوردستان و ئیمارات خواست. لە چەند ڕۆژی داهاتوو نرخی بنزین زیاتر دادەبەزێت. ڕێبوار بابکەی ئەندامێکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان بە کوردستان 24 ڕاگەیان. پاڵپشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا نرخی بنزین لە هەرێمی کوردستان دادەبەزێنرێت و خۆرخکاری لە فرۆشتنی بنزین بە هاوڵاتیان لە وێزگەکانی سوتەمەنی ناهێڵدرێت و ئاسانکاریش بۆ هاوردەکردنی بنزین لە دەرەوە دەکرێت. گوتیشی هەموو ئاستی کوالەتی بنزین لە کوردستان بەرز دەکرێتەوە. مستەفا کازمی ڕایدەگەێنێت لە هەوڵداین بۆ ئاوەدانکردنەوەی شنگال و ئاشکراشی دەکات عێراق پێویستی بە هێزی شارکاری ئەمریکی نییە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایدەگەێنێت وڵاتەکەیان پێویستی بە هێزی شارکاری ئەمریکا نییە، بەڵام پێویستیان بە ڕاهێنانی سەربازی و هەواڵگری هەیە. کازمی ئاماژە بەوەش دەکات ڕێگەر نادەن وڵاتەکەیان ببێتە هەڕەشە بۆ سەر وڵاتانی دراوسێ. گوتیشی سیستمی سیاسی و دەستوری لە عێراق پێویستی بە پێداچوونەوەیکی تەواو هەیە. سەرۆکوەزیرانی بەریتانیا خۆی کەرەنتین دەکات دوایەوەی لە پشکنینەکەیدا دەرکەوت ساجید جاڤید وەزیری تەندروستی بەریتانیا تووشی کۆرۆنا بووە. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا و وەزیری دارایی ئەو وڵاتە بەهۆی بەرکەوتنیان لەگەڵ وەزیری تەندروستی بڕیاریدا بۆ ماوەی 8 ڕۆژ خۆی کەرەنتین کرد. جۆنسن لە پەیامێکدا لە تویتەر نووسیوێتی وەک ڕێکارێکی خۆپارێزی بڕیاری داوە خۆی کەرەنتین بکات. نەتەوە یەکگرتووەکان هەڵمەتێکی بۆ کەش و هەوا ڕاگەیان. نەتەوە یەکگرتووەکان لە پێناو ڕێگریکردن لە زیادبوونی دیاردەی قەتیسبوونی گەرما و گرنگیدان بە هەسارەی زەوی هەڵمەتێکی بە ناونیشانی ئێستا کار بکەن ڕاگەیان. لە هەڵمەتەکەدا ئاماژە بەوە دراوە لە پێناو پارێزگاریکردن لە کەش و هەوایەکی شیاو بۆ ژیان پێویستە ئاستی گازە گەرمە دەردراوەکان تا ساڵی 2050 بۆ ئاستی سفر کەم بکرێتەوە. هەڵمەتەکە هاوکاتە لەگەڵ زیادبوونی کارەساتە سروشتیەکان کە چەند ناوچەیەکی جیاوازی لە جیهاندا گرتووەتەوە وەک لافاو لە ئەڵمانیا و بەلجیکا و هۆڵەندا و ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی کەنەدا و ئەمریکادا. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
دیمەک تەختەدارێکە کە لە شێوەیەکی لاکێشەییە دروستکراوە و بە شوێکی سەرەکی لە داری تو دروست دەکرێت. زیاتر لە ناوچەی هەورامان ئەم دیمەکە بەرچاوکەوێت چونکە ئەیخەنە ناو دیوارەکان بۆی هاوسەنگی دیوارەکە ڕابگرێت و جگە لەوەش دیمەنێکی جوان بە خانوەکە بەخشێت. بۆیە لە داری توش دروستکراوە لە بەرەوەی بەهێزترە مێنێتەوە بۆ ماوەی چەندین ساڵ ئەو دارە بەڕێکیە مێنێتەوە لە نێوان دیوارەکاندا. بابێکۆ بزانین دیمەک چ جوانیەک بە هوەری تەلارسازیە بەخشێت. دیدە عشقیم زایم دارە بۆ مەلێم دڵم لیوەیە و بێقرارە بۆ مەلێم ڕەوانەسەم بین یا عەزیزەکەم هیجر و تووگۆڕێم شارادەی بۆ مەلێم. دیمەک تەختەدارێکە لە شێوەی لاکێشەیی دروستکراوە. پانیەکەی لە نێوان 10 بۆ 15 سانتیمەتردایە. بە شێوەیەکی سەرەکی لە داری تو دروست دەکرێت چونکە ئەمدارە ناڕزێت و بۆ ماوەیەکی درێژ دەمێنێتەوە. کاتێک هەورامیەکان دیمەک دەخەنە نێو دیوارەکان، ئیتر جگە لە جوانیەکەی قورسایی دیوارەکەش دابەش دەکات. ئەو دیمەکانە عەزیزەکەم لە زەمان قەدیمی چۆ بووە خسویانە نەوە دیوار، هەم بۆ زەریفیە هەم بۆ محکەمی دیوار. ئیسە تەواشا بکە ئەم دیمەکە بۆ جۆرەی مەدامان خستووە ئەمدانە هاتیە سەیرە ئەمە هاتکەسە دووبارە بان ئەم دوودانەیە گرتووە هەم نایەڵێن ئەم دیوارە تەکان خوا بۆ بەر زلزەلە هەم بۆ تەمیزکاری هەم بۆ زۆسانی سە مەسەڵەن لەم فەسڵە فێنکە کێ فەسڵی هاوینە گەرما زۆسانیش گەرمە هەم بەر سەرمۆ گەرمایەگری شتێکی جوانە. دیمەک لە بیناسازی هەوراماندا ڕۆڵێکی سەرەکی دەبینێت. هەموو دیمەکەکان بە شێوەی لاکێشەیی دادەنرێت. زۆربیان لە بینی دیوارەکان و سەردەرگا و پەنجەرەکان دادەنرێن. ئەم دیمەکات کەسە تەواشا بکە بین ئەم دوانیە گرتووە ئەمەیە گرتووە ئەم قسمەتیە کولەن گرتووە ئەم دانە کامڵە حتا ئیسە مەسەڵەن ئەم دانە ئەم دەم قسمەتە دامانیاوە ئەم دووبارات کە سۆبان ئەمانیە گرتووە هەمووتم بۆ محکەمی دیوارەوێ هەم بۆ بەر زلزلە و ڕیزش پرە محکەمە. بلوک شاید بە مرور زەمان فاسد دەوێتەوە لە بینەچی وەڵی ئەم بەردە ناچی ئەم بەردە شتێکی محکەمە ئەم بەردە ئەم دیمەکانە بۆ ئەمە خاستەرە محکەمە. بان بەردەکە هەم تەک بەردەکەی بە سازیەگە خوێنن هەم قاتوپاتیەوێ تەک بەردەکانە. دیمەک پێویستە لە داری تو یاخود داری گوێز بێت. بەکارهێنانی دیمەک گەواهیدەری زیرەکی هەورامیەکانە لەم بوارەدا. دانانی ئەمدارە گرنگی خۆی هەیە بۆ پاراستنی دیوارەکە و پاراستنیەتی لە داڕوخان و گەرما و سەرما. لەسەر شێوازی دانانی بەردەکان کە چۆن دادەنرێت پێویستە بە هەمان شێوەی بەردەکان دیمەکەکەش دابنرێت. ئەڤیناتا کوردستان 24 هەورامان. ئێستا با بزانین خێر و پاداشتی ڕۆژی عەرەفە کە بە ڕۆژوو بن مسڵمانان چییە کە ئەمڕۆ ئەو ڕۆژە گەورە و گرنگەیە. ڕۆژی عەرەفە بریتیە لە نوێم ڕۆژی مانگی زولحەجە ئەو زولحەجەی کۆچی و واکەوێتە ڕۆژی پێش جەژنی قوربان و بە ڕۆژۆبوون لەو ڕۆژەدا خەرێکی زۆر گەورەی هەیە کە پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەبێ زۆر جەختی لەسەر کردوێتەوە. بۆیە هەر کەسێک بە ڕۆژوو بێت تاوانی 2 ساڵی ڕەش دەبێتەوە و خێر و پاداشتی زۆریشی بۆ نووسرێت. پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەبێت سەبارەت بە خێر و پاداشتی بە ڕۆژوو بوون لە ڕۆژی عەرەفە دەفەرمێت خوای گەورە دەیکاتە مای سڕینەوە و کافارەتی گوناهی ساڵێک پێش و وە ساڵێکیش دواتر. ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژە پیرۆزەیە کە تیایدا حاجیان دەچنە سەرکێوی عەرەفە لە شاری مەککە بۆ بەجێهێنانی یەکێک لە فەریزەکانی حەج بەو پێی ئەنجامدانی یەکێک لە ڕوکنە گرنگەکانی حەج. بەڵێ ئێستاش باز لە حکمەتی بە ڕۆژوو بوون و لە هەمان کاتیشدا قوربانیکردنەکەین لە هەم ڕۆژێ پێش جەژن بە ڕۆژوو بوون و لە ڕۆژانی جەژنیشدا قوربانیکردن. ئێمە میوانداری بەڕێز مامۆستا مەلا محەممەد ئێنەیی کە مامۆستای ئاینە کردومانە لە ستۆدیۆ لەگەڵمانە.
بەیانیت باش مامۆستا بەخێر هاتی سپاس مامۆستا حیکمەتی ئەم ڕۆژە چییە کە مسلمانان بە ڕۆژوە بن و خێرەکەی چێر چەندەیەمە ئاماژەمان پێکرد بەڵام تۆ زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە بێگومان وەکو جەنابەت بەحث کرد لە سەرەتادا دیارە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا ومولانا محمد وعلى آله وأصحابه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين بێگومان دیارە ئەو ڕۆژە کە پێی دەگوترێ ڕۆژی عەرەفە هەر لە ڕاستیدا ڕۆژێکی پیرۆز و مبارەکە وەخوای ڕەب العالەمین ڕێزی لێناوە دیارە ڕێزلێنانیش هەر بەخۆی هەموو شتێک پەیوەندی هەیە بە پەروەردیگاری عالەم ئایا ڕێز لە ڕۆژ بگری یادا هەر یەکێک لە مەخلوقەتەکان ئەو ڕۆژەش کە پێی دەگوترێ ڕۆژی عەرەفە لە ڕاستیدا لەلایەنی خوای تەعالا ڕێزێکی تایبەتی هەیە دیارە لە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و جەنابەت فەرموود فعلا حدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمی صيام يوم عرفة إني أحتسب على الله أن يكفر السنة التي قبل والسنة التي بعدها وتدفرمي بروجبون لروج عرفة دا أمن هوادارم كخوي رب العالمين جناهي صالك بيشي وصالك باشي لسر رجب كاتو كلا راسيدا أو دسكوت شي زور قوريا برام طبعا ديار أو جناهنا بيشتا أو توضيحي بدين عندي جناهي لراسيدا لەوانەیە بە ڕۆژی عەرەفەش هەڕەش نەبیتەوە ئەویش کە پەیوەندی هەیە بەچی بە حەق الناس یعنی کەسێک ستەم لە خەڵک بکە کەسێک ماڵی خەڵک بخوا کەسێک ماڵی کەس نەفرێک بدزی ئەوە تەبعاً ئەوە پێی دەگوتری حەق الناس کە بەو حەق الناس ئەوە دەمێنی بۆ ڕۆژی دوایی لە دادگای پەروەردیگاری عالەم ئەوە تەبعاً لێپێسینەوە لە هەردوو لایەن دەکرێت ئەگەرنا لە ڕاستیدا ڕۆژی عەرەفە پیرۆز و مبارەکە و دەستکەوتێکی گەورەی بۆ مسلمانان مامۆستا قوربانیکردن یاخود عەقیقەکردن ئەمە چییە و یاخود ئەکرێ لە هەمان کاتە مەڕێک بکرێ بە قوربانی بۆ قوربانی و بۆ عەقیقەش بەڵێن طبعاً لێرەدا لە ڕاستیدا بەنسبەت قوربانی دانراوە مەڕ و بزن بۆ یەک نەفەرە زۆربەی هەرە زۆری زانایان و جمهوری عولەما لەسەر ئەوەنە بەڵام چێڕ و بڵێن گا و گۆلک و ئەوانە بۆ حەود نەفەرە کەوا بوو لێرەدا یەک مەڕ یاخود یەک بزن ناکرێت ئەتوو هەڵبستی لە هەمان کە دەتوت دوشتی جیاوازن لەلایەک بیکەی عەقیقە لەلایەک بیکەی قوربانی بەڵام بەنسبەت قوربانی دیارە زانایان دەفەرمون هەندێکیان دەفەرمووی ئەگەر بێت و ڕئیس عائیلەکە قوربانیەکەی بکات و یعنی کە پێی دەگوترێت سونەت الکیفایە کە لەسەر مەذهەبی خۆمان سنة مستحبة قال هندق آراي دي كشك إمامي حنفي رضاي خوالبي اللي واجبة كزائمة كداي بنين بسنة أو بيدي قلت سنة الكفاية سنة الكفاية معناها يتسيا يعني أجر مثلا رئيس عائلة كردي لسر تواوي عند مكان همويان بجدار دبل خير وثوابكيو دعوة لوان ناكريت بلام أجر أوانا أجر فرضا دون البلوغ بن بو معناها إستا نجيجونا سكتة وسكرة نجيج بون الثمانية بعض الصار بين هورازيان أو معناه بو عندك بلام كجيشنا أو الثمانية والتواناش ينهبوا إمكانيات ينهبوا أو بخوي عندك أنا ودوبارة أو بالنسبة ديارة أو أكو باسمان كرد ديارة سيرليش سيرو قاو أو أنا أو أبو حود نفر ما أنا دبيت حود كوابو بحود نفران أقربيت وبجداريب كان لكريني گایەک یا گۆلکەشی گەورە کە پێی لە ساڵی سێم نابی دوو ساڵی تەواو کرد و ساڵی سێم ئەوە دەبیتە حەود قوربانی بۆ حەود نەفەران جا لەسەر پرسیاری جەنابەت کە بەو معنایە ئەگەر هاتوو کەسێک بەو معنایە لەلایەک قوربانی و لەلایەک عەقیقە و لەلایەک لەوانەیە نەذر مەسەن نەفەرێک لەوانەیە نەزری کردی وتبیتی ئەمن لەسەرم نەزر بی کە مەسەرەن حیوانێک یان شتێک ئەگەر ئەو ئاواتەم هاتە دی وە لە هەمان کاتیشدا عەقیقەشی لەسەر بوو منداڵی بوو کچی بوو یا کوڕی بوو بە عەقیقەشی لەسەر بوو و حەزیشی لێ بوو کە بڵێن قوربانیش بکە ئەوە لەو حاڵەتەدا کە ئەو گایە کوشترایەوە ئەو نەفەرەیە سێ حیسەی بە بەردەکەوی یەکەشیان وەکو نەذر یەکەشیان وەکو قوربانی یەکەشیان وەکو عەقیقە
بەڵام لەسەر مەڕێک ناکرێت لەسەر مەڕێک ناکرێن مامۆستا مەرجەکانی قوربانیکردن چییە؟ بەنسبەت دیارە مەرجەکان بەنسبەت ئەو حیوانەی کە سەر دەبڕێ ئەو حیوانە طبعا زۆر تەکیدی لێکراوە ئەوەش بۆ ئەوەیە سبحان الله تەماشا دەکەین یعنی خاوێنترین گۆشتی قوربانیە چکە لەبەرچێ ئەوە وەکو لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە دەفەرمی ئەو حیوانە نابی نەخۆشبی نابی لە ڕوولاوازبی نابی نوقسانبی نابی مەسەرەن کوێربی خولاسە ئەو چەندەها عیبی زۆرە و زۆرن کە ئەوانە بە هیچ شێوەیەک ئەگەر مەسەرەن لەوانەیە ئەگەر ئەو شەرت و مەرزاندەدان نەندرابایە ئەوەی کە مەڕدارە کە ساحب مەڕە یا ساحب گا و چێ ڕوشتی وهایە فکری لێکردبایە کامەیان نەخۆشە یا کامەیان لە ڕوو لاوازە ناپێساوە ئەوی دەکردی بەڵام لێردا طبعا تهدید کراوە نا دەڵێ دەبی بەڕاستی لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون دەفەرمی ئەگەر ئێنگۆ مەخسوودتان چاکەیە و پاداش وەربگرن لە لایە خوای تەعالا دەبی کامە لەلاتان مەحبوبە و خۆشەویستە ئەوی سەرب بکەن یاخود ئەوی مەسەرەن بیکەنە قوربانی یا بیکەنە هەر کارێکی باش بڵێ باشە مامۆستا تەمەنی چەند بێ و ئاژەڵە بەنسبەت دیارە بەنسبەت بزن لەگەڵ گاو ئەوانە دەبی 2 ساڵیان تەواو کردی و پێیان لە ساڵی سێم نابی بەڵا بەنسبەت مەڕ 1 ساڵی تەواو کردوی پێی لە ساڵی دووەم نابی و هەندێکیش دەفەرمون لە زانایان ئەگەر هاتوو مەڕ بەنسبەت مەڕ ئەگەر 6 مانجیشی تەواو کردبی بە مەرجێک گۆشتی تەواو ئەوانەبی ئەو ڕەئیەش هەیە بەڵام لە حەقیقەتدا ئەوی دیکە کە وەکوتمان بزن لەگەڵ چێڕووگا ئەوانە پێویستە 2 ساڵیان تەواو کردبی کەوتمە ساڵی سێیەم و بەنسبەت مەڕ ساڵێکی تەواو کردبی کە دیتە ساڵی دووەم بەڵێ مامۆستا ڕاستە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەبێ کە قوربانی بۆ هەژاران و ئومەتەکەی خۆی کردووە بەڵێ بڵێ ئەو طبعا ئەوە فەرمودەی صحیحە پێغەمبەر صلی الله تعالی وسلم کە دەفەرمی دوو شەشی هێنا یا 2 بەرانی گەورەی هێنا یا بەرانێک لە ڕیوایەتێکدا دەفەرمی کە لە کاتێکدا ناوی خودای لێ هێنا بسم اللهی کرد و بەدەستی مبارەشی بسم الله الرحمن الرحیم الله ئەکبەر و لە هەمان کاتدا فەرمووی ئەوە قوربانیە بۆ ئەو قوربانی ئەی خودایە لی وەلی ئومەتی بۆ خۆم و بۆ ئەو ئومەتی خۆی واتە ئەو کەسانەی کەوا مشتاقن کە قوربانی بکەن بەڵام نیانە کە نیانە کەوا بوو لێرەدا بە نسبەت ئەوانش ئەوە موژدەیەکی خۆشە کە گەورەترین مەخلوقی خوددا گەورەترین پێغەمبەر حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم ئاوڕی لێداونەوە و قوربانی بۆ کردوون بەڵێ مامۆستا زانیمان مەرجەکانی ئاژەڵێک بۆ قوربانی چۆنە ئەی مەرجەکانی ئەو کەسەی کە قوربانیەکە کە ئەبێت چی بکات ئایا لێکردنەوەی نینۆکەکانیەتی پاکردنەوەیەتی ئەمانە ئەبێ ئەو کەسە کە قوربانیەکە چی بکات ئەوە بخۆی لێرەدا مەسەرەی نەکردنی نینۆک یا خۆت نەتاشینی مووەکان لە نەکردنەوەی مووەکان دەڵێ لە سەرەتای مانجی دیلحیجە کە دەکا بڵێ پێی دەوترێت دەی حاجیان کە هەر داخلی یەکەم ڕۆژ بوو سنەت ئەوەیە کە نینۆکەکانی نەکا و لە هەمان کاتیشدا مووی لە خۆی نەکاتەوە ئەوەش بۆ ئەوەی کەوا ئەو خەیر و بەرەکەتە بە تەواوی ئەندامەکانی مرۆڤ بگات بەڵام ئەگەر هاتوو مەسەن لەو مەسافەیەدا نینۆکەکانیشی کردن و یاخۆت مووی لە خۆکردەوە خەلەل بە قوربانیەکە ناگا تەنها ئەوەندەی سنەتێکی نەکردو ئەگەر نامەسەن ئەگەر ئەو شخصەیە ئەگەر پیا و ئەگەر ئافرەتە هەردووچیان بەو معنایە لەو مەسافەیەدا نینۆچیان کرد و یاخۆت موشیان لە خۆیان کردنەوە قوربانیەکە هەر دروستە ڕەوایە مامۆستا دروستە مسافرێک یاخود ئافرەتێک قوربانی بکات بەڵێ هەر مادەم متەمەکینە و ئیمکانیەت هەیە دەتوانێت بکات باشە ئەگەر قوربانیەکەی کرد دروستە ئافرەتەکە سەری ببڕێت بەخۆی دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی دەڵێ ئەو کەسێک کە قوربانیە دەکا بخۆی سەری ببڕی باشە بەڵام دیارە زانایان دەفەرمون بە ئەو ئافرەتە دەتوانێت یەکەش بکاتەوەشی پێویست ناکە بخۆی سەری ببڕی چونکە نەک بڵێ ئافرەت بەڵکو پیاویش هەموو کەس ئەو توانایی نییە یعنی زۆر کەس ئێستا پیاویشە بەڵام توانای ئەوەی نییە بڵێن بزنێک یا مەڕێک یاخود بە تایبەتیگایەک سەر ببڕی کەوا بوو لێرەدا ئیشکالی تێدا نییە کەوا یەکەچی بکاتە وەکیلی خۆی بەڵام ئەگەر بکرێ
خۆی سەرڕابۆستی بۆ ئەوەی کە لەو کاتەدا نیەت بێنی کە ئەو قوربانیە ئەوە لله لەبەر خوددایە. مامۆستا زۆر جار بۆ نموناڵێم من ئەم پارەی کە هەمە پارەکەی ئەمە دەست فەقیرێت بۆ بچم بیەم بە ئاژەڵێک و سەری ببڕم و بیکەمە قوربانی. ئایا پێویستێکە قوربانی بکرێ یاخود هەر دروستە هەر خێرە کە پارەکەی بیتە دەست هەژاران؟ سەری قوربانی فەرقی هەیە دەگەڵ شتی دیکە چکە دوو سەدەقەی تەتەوع هەیە ئەو معنای ئینسان سەدەقەی دەکات سەر تاسەری ساڵ ئەوە هەر وەختەشی کە بیکە کەیفی خۆتە پارەی دەدەی یان گۆشت و مریشێک دەکری بۆ هەژار و نەداران ئەوە شکە بەڵام هەرچەندێکی قوربانیە کات و ساتێکی خاص دیاری کراوی هەیە کە لە دوای جێژنی نوێژی جێژنەی قوربان دەست پێ دەکاتە ئەو سێ چوار ڕۆژانە بۆیە قوربانی دانراوە خوای تەعالە کە لە قورئاندا دەفەرمی ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب دەڵێ کەسێک ئەگەر ڕێز بگری لە شاعیرەکانی لە دروشمەکانی ئاینی ئیسلام یا لە دروشمەکانی پەروەردگاری عالم ئەوە گەورەترین بەڵگەیە لەسەر تەقوا و ئیمانداری ئەو شخصەیە کەوا بوو لێرەدا ئەو قوربانیە کە شاعیرەیە کە لە زمانی پێغەمبەر ئیبراهیم عەلا نەبینا و عەلەیهی سەلات وسەلام هەتا وەکو هاتوتە گەیشتوتە پێغەمبەری خۆشەویستمان بەردەوام ئەو شاعیرەیە ئەو دروشمەیە کە پێی دەوتێ دروشمەچی خودایی بەردەوام بووە کەوا بوو لێرەدا ئەو قوربانی زۆر فەرقی هەیە دەگەڵ شتی دیکە یعنی ئەوەی کە دیکە ئەوەی کە مەبەستی بە فریاوە چوونی هەژارانە ئەوە ساڵ 12 مانجێ زۆرە با لە کاتەشی دیکە بکات بەڵام قوربانی خۆی بکە ئەگەر هەیەی ئەگەر متمەکینە و هەیەی ئەگەر لێتی تەبعانەوە شتێکی دیکە. باشە مامۆستا لە کاتی سەربڕینی ئەو ئاژەڵە بۆ قوربانی پێویستە چی بوترێت چی بکرێت ئایا ئەو قەساب ئەو کەسەی کە سەریە بڕێ هەموو دابوونەریتانە جێبەجێەکە کە پێویستەکە لە کاتی سەربڕی نابکرێ یاخود زۆر جار لە ناو سەربڕخانەکانە ئەکرێ ئەمە تا چەند دروستە ئەبێت چ شتێک بوترێ لەو کاتەیە؟ والله طبعا لەو کاتەدا طبعا دیارە حیوانەکە وەکو دەڵێ ڕووە و قیبلە دەکرێت و ئەو سەفەرەیە یەک لە مەرجەکان دەبی ئەو پەڕی هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە ئەو گیان لەبەرە ئەگەر مەڕوو بزنە یاخۆت سێڵە بە شێوەیەکی وهابی ئازاری زۆر پێ نەگا و ئەو چەخۆیە لەو پەڕی تیژی دابی کە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم بۆ ئەوەی کە لە کەمترین ماوەیەدا کە ئەو عادەتەن سوورێسکێ هەڵرا وەکو بەحث دەکەن هەمووی چەند سانیەیەکە ئاگاداری لە خۆی نامێنی ئەوە بەخۆی مەرجەکە ئەو جار دوای ئەوەی ئەو شخصەیە مەسەن دەڵێ بسم الله الرحمن الرحیم بەناوی خودای تعالى الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر دەڕێت و نیەتی ئەو قوربانی لێ دەینێزا بۆ ئەو نەفەرانەی کە خۆیەتی یاخۆ چەند نەفەرێکن ئەبە شێوەیە قوربانیکە دەکرێت. دوای ئەوە مامۆستا ئەو کەسانە چۆن نەتوانن خۆیان گۆشتەکە هەڵبگرن یاخود چ کاتێ توانن گۆشتی قوربانیەکە بخۆن یاخود دەبێت چ کاتێک گۆشتەکە دابش بکرێ و بەسەر کێشا دابش بکرێت؟ بێگومان دیارە قوربانی دوو بەشی هەیە قوربانی نەدری هەیە قوربانی تەتەووعی هەیە قوربانی نەدر ئەوەیە ئەو شخصەیە پێش ئێستا قوربانی دانەهاتووە دەڵێ لەسرم نەزربی ئەمن ئەو ساڵ قوربانی دەکەم ئەوی دیکەش نەدر ناکە هەر دەڵێ ئەگەر مەزارم ممکن بوو ئەگەر توانیم قوربانی سنە دەکەم ئەوە هەردووچیان دوو حکمی جیاوازیان هەیە مەسەرەن بەنمونە قوربانی نەدر کە ئەوەی کرد ئەوە بە هیچ شێوەیەک دروست نییە بخۆی بخوات و ئەو کەسانەی کە نەفەقەشی لەسەرا ئەوانیش بخۆن کە دەکا بڵێم خێزان و کوڕ و کچەکانی و لە هەمان کاتیشدا دروست نییە ئەو قوربانیە بدرێتە دەوڵەمەندان و ئەو کەسانی کە دەوڵەمەندن دەبی ئەو پەڕی هەوڵ بدرێت کامە هەژارە کامە نەدارە کامە زەکاتی پێدەشێ دەبی خۆی ماندوو بکات ئەوە طبعا بەنسبەت قوربانی نەدر قوربانی تەتەووع ئەو بخۆی فەرقی هەیە لەگەڵەوەی چونکە ئەو قوربانی نەدری نەکردووە هەر سنەتێکە لە شاعیرەی ئیسلام بخۆی دەیکە حەزی لەیە ئەوە بە نسبەتەوی ئەو حڕ و ئازادە ئەو قوربانیە دەتوانانی بۆ خۆشی هەڵبەگری بەشێکی بشداتە فەقیران و بشداتە حتا بە دیاری کە دەوڵەمەندیش بیت چونکە زۆر کەسەیە دەوڵەمەندیشە چاوی لەو گۆشتەی نییە بەڵام بە حکمی ئەوەی معلومە کە لە فەرمودەی هاتووە گۆشتی قوربانی شیفاشە یعنی پیرۆزە مبارەکە بۆیە زۆر کەسەیە کە دەوڵەمەندیشە حەزی لێ مەسەرەن بەشداری بکە بۆیە زانایان دەفەرمون ئەو گۆشتەی کە تەتەوە و کوتمان باش ئەوەیە یا سنەت ئەوەیە بکرێتە سێ بەش مەسەرەن وا دابنێ ئەگە حیوانێک 30 کیلۆبی
بیکە کە 3 دەی 10 کیلۆی بۆ خۆی دابنێ بۆ ماڵی خۆی 10 کیلۆشی بداتە هەژار و نەدار و ئەو کەسانەی کە مستحقن 10 کیلۆشی حڕ و ئازاد بی دەروجیرانەکان دابشکات جابا دەوڵەمەندیش بن یا مەسەرم خزم و کەسوکاری لە گەڕێکی دووربی ئەوە یاخۆت مەستەن ئەگەر وا دابنێ گایەک وا حسابکە ئەگەر بڵێم وەزنەکەی زۆربی 300 کیلۆبی ئەوە معناوێ سەیەکەچی بۆ خۆی دابنێ دروستە بەڵێ مامۆستا ئێستا کاتی قوربانی زۆربەی کات لە دەرەوە ئەکرێت لە دوو ڕۆوە پێچێت کە هەم زیانی تەندروستی هەبێت ئەگەر بە شێوەیەکی نادروست و لەسەر شەقامەکان بێت و یاخود بە شێوەیەکی دیکە هەم ئەو گۆشتەش وا خراپ بێت لەبەر هەتاوەکە یاخود لەبەر ئەو شوێنە لەبەر خۆڵ و پیسبوونی ژینگەی ئەمە تا چەند دروستە ئایا قوربانیەکەی بەو شێوەیە دروستە یاخود خێرەکەی خۆی ئەگات کە بێتە هۆی پیسبوونی ژینگە والله طبعا دیارە پێشان وا دەستور و ئەوە بووە کە هەر کەسەی لە دەرچی خۆی حیوانەکەی سەر ببڕی بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەر بڵێم کات و سات و زەمان و ژینگە و ئەوانەدا هەمووی هاتووە بۆیە لێرەدا ئەگەر بێت و مەسەرەن ئەو شخصەیە تەماشا دەکات لە گەڕەکەچی حیوان یا گایەک سەر دەبڕی ئەو سەرنی خۆی لە خۆیدا ئەو خوێنە دەڕوات بەو جۆگەیدا کە دەڕوات لە ڕاستی پیسەوە لە هەمان کاتیشدا ئەو هورگ و ئەوانە کە هەمووی پیسایی و ڕیخایەتی لەوانەیە کار بگاتە ئەوەی کە تەسیب بکات لە چەند ماڵشی بۆیە بەڕاستی ئەگەر بکرێت ئەوە بەو شێوەی لە کۆڵانان و لە گەڕەکەکان ئەوە نەکرێت مادام ئێستا جێگای تایبەتی هەیە و جێگایەکە پاک و خاوێنە وەکو ئەتوو بەحست کرد ئەمینە لەوەی کە بۆن نەبی و نەگۆڕێت و وە لە هەمان کاتیدا ژینگە پیس نابیت و وە گەڕەک و کۆڵانمان پیس نابی ئەولا ئەوەیە لەو منتیقانە بکرێت و خلاص لەو شوێنانەی کەوا دیارە لە ڕێگای حکوومەتەوە دەستنیشان کراون دانراون ئەوە لەوێ باشتر هەم بۆ ئەوەی کە وەکو وتمان بەڕاستی خەڵکەکە تووشی ئازاری دەبیت و ئەوە ژینگە پیسنەبی هەم لەبەر ئەوە کە خاوێنتر و پاکترە و ئەمینتر دەبین لە بەڵاوبوونەوەی ڤایرۆس و میکرۆبات ئەوستانە مامۆستا ئەگەر بە کورتی هەندێک پرسیاری کورت کە پێویستە کالێت بکەم وەڵام بیتەوە کەی کاتی قوربانی دەست پێکە و کەی تەواو بێت دیارە قوربانیکردن لەو کاتەدا کە مامۆستا دەچیتە مزگەوت نوێژی بەیانی تەبعەن دەکرێت پاشی نوێژی بەیانی دەستور وایە و تەکبیر لێ دەدرێت و پاشان ئەوە نوێژی جێژنە دەکرێت کە پێی دەگوترێت نوێژی جێژنەی قوربان لەو کاتەیدا کە گەڕایەنەوە ماڵێ لەوێ بیدایەتەکە و سەرەتایەتەکەی ئەلەوێ دەست پێ دەکات کە لەوێ دەست پێ دەکات دەوام دەکات تا 4 ڕۆژان تەبعەن ئەو ڕۆژی جێژنەیە و 3 ڕۆژیش پاشی جێژنەی کە دەکات پێی دەوتری ئەیام التەشریق ئەوە معناوێ لەو مەسافەیدا هەر کاتەشی دەیکات ئەوە ڕێگە پێدراوە بەڵێ زۆر جار سەرۆکی خێزانەکە ئاژەڵەکەێنێ بۆ قوربانی ناوی هەموو ئەندامەکانی لێنێ پێچێت کەسێک لە ئەندامەکانی مرد بێت ئەکرێت یاخود دروستە بۆ مردوش بکرێت بۆ مردوش ئەوە طبعاً ڕای جیاوازی لەسەرە هەندێک دەفەرمونون ئەو کەسێک کە وەفاتی کردووە ئەگەر وەسیەتی نەکردی بۆی دروست نییە بەڵام کە دروست نییە دەڕێن بەڵام کەسێک ئەگەر لە ماڵی خۆی بۆ بکە ئەوە ڕێگا پێدراوە زۆر سپاس مامۆستا محەممەد ئینەی لەگەڵمان بووی ئەمڕۆ سپاس بۆی کە میوانی پرۆگرامەکەمان بووی ئەو زانیاریانەی کە پێت بەخشین بێمە و بەبینەرانیش لەسەر قوربانی ئینشاءڵڵا ڕۆژوتان قبول بێت و جەژنیش پیرۆز بێ لە ئێستەوە ئەمەش سپاسی بەڕێستان دەکەین داواکاریشین لە خوای ڕەب العالەمین لەو ڕۆژە پیرۆزەدا خوای ڕەب العالەمین دەرگەی خێرمان لێ بکاتەوە ئەو موسیبەت و بەڵاو کارەسات و نەهامەتی و نەداری و لە هەمان کاتیشدا ئەو نەخۆشیانەی کە پێ دەگوترێت کۆرۆنا بەهاتنی ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە و بەهاتنی ئەو جێژنەیە خوای ڕەب العالەمین تەواوی ئەو غەم و پەژارە لەسەر ئێمە لابە بەتایبەتی لەسەر کوردستان و فەڕاحی و خۆشی و شادی بەسەرماندا بارێنی ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ مەستا ساڵانە لەگەڵ هاتنی جێژنی قوربان بێگومان مسلمانان لە سەرتاسەری جیهان ئاژەڵی تایبەت بە قوربانی ئەکرێن وەکو باسیشمان کرد ئاژەڵەکە بە تایبەتی هەڵەبژێرن ئەوەش وەکو نەریتێکی ئاینیە و لەلایەن مامۆستایانەوە زۆر گرنگی پێدرێ بەڵام ئەم ساڵ بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا و بەرزبوونەوەی نرخی ئاژەڵەکانیش زۆرێک لە هاوڵاتیان نیگەرانن لەوە ناتوانن بە تایبەت هاوڵاتیانی مسر ناتوانن وەک پێویست قوربانی بکەن و بەپێی ئاماری وەزارەتی کشتتوکاڵی مسریش نزیکەی 97,000 مانگا و 70,000 سەرمەڕ
بۆ قوربانی هاوردە کراون. ساڵانە وەک نەریتێکی ئاینی لە ڕۆژانی جەژنی قوربان بە تایبەت لە ڕۆژانی یەکەم و دووەمی جەژندا موسڵمانان لە سەرتاسەری جیهان ئاژەڵی تایبەت بە قوربانی دەکردن و سەری دەبڕن، گۆشتەکەی دەکەنە چەند پشکێک و بەسەر ماڵەمدا دابەشی دەکەن. ئەمساڵ میسریەکان بۆ کڕینی ئاژەڵی قوربانی سەردانی مەیدانی ئاژەڵ فرۆشان دەکەن کە نزیکەی 30 کیلۆمتر لە قایڕەی پایتەختی وڵاتەوە دوورە. هاتون ئاژەڵێک بۆ قوربانیکردن بکڕین، بەڵام ئەمساڵ نرخی ئاژەڵەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر زیاترە. ئێستا خەڵک بیر لە جێگرەوە دەکەنەوە. بۆ نمونە ئەگەر کەسێک ساڵی ڕابردوو مانگایەکی بە 1930 دلار کڕی بێت، ئەم ساڵ 2 سەرمەڕ بۆ نرخە دەکرێت. بەرزبوونەوەی نرخی ئاژەڵەکان و ڕێکارەکانی خۆپارێزی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا وای کردووە هاوڵاتیان و موسڵمانانی میزر وەک ساڵانی ڕابردوو نەتوان قوربانی بکەن، لە کاتێکدا دەیان چێڵگەی بەخێوکردنی ئاژەڵ لە وڵاتە هەن و سەدان سەر ئاژەڵیان بۆ جەژنی قوربان ئامادە کردووە. ئەم ساڵش خەرجی بەخێوکردنی ئاژەڵ لە میسر بەراورد با ساڵانی ڕابردوو زیاترە. ئاژەڵێکی زۆری قوربانی لە بازاڕەکەدا هەیە، بەڵام کڕیارنی و نرخەکان تا ڕادەیەک بەرزن. ئەوەش بەهۆی نەبوونی بازاڕەوە نییە، بەڵکو بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزیە لە ڤایرۆسی کۆرۆنا. هەروەها تێکی بەرهەمێنان و بەخێوکردنی ئاژەڵ زیادی کردووە، هاوردەکردنش کەم بۆتەوە. ئەوەش هەڵاوسانی لە نرخی ئاژەڵ و بازار دروست کردووە. بەپێی ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵی میسر ئەمساڵ 96,700 مانگا و 70 سەرمەڕ بۆ قوربانی لەلایەن ئەو وڵاتەوە هاوردەکراون. بەراورد با ساڵانی ڕابردووش میسر هاوردەکردنی ئاژەڵی بۆ قوربانی کەم کردوتەوە، چونکە ساڵانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئەو وڵاتە بەشداری ڕێوڕسمی حەجی دەکرد و یەکێک لە مەرجەکانی حەجکردنیش قوربانیکردنە، بۆیە ناچار بوو ئاژەڵێکی زۆر بۆ قوربانی هاوردە بکات. ئێستاش بابێکەوە بینەری ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان بین.
هەزاران مەتری زەوی بە تەماتە داپۆشراوە لە توورباڵی سەر بە پارێزگای ئیزمیر لە تورکیا. ئەمە دیمەنێکی ئەوەندە جوان و ناوازەی لەو ناوچەیە نەخشاندووە یاخود دروست کردووە کە زۆر سەرنجڕاکێشە. بێجگەلەوەی ئەمە بۆ خۆی کارێکی هەرەوەزی و کشت و کاڵیە، چونکە ئەم ناوچێجگەل لە بەها ئابوووریەکەی کە ئەم تەماتەیە بۆی تەرخان کردووە ساڵانە لە ڕێگەی لە 120 ئەو تەماتەیە کە بەرهەمە هێنرێت لی وشکەکرێتەوە دانرێ. ئەوە دیمەنێکی جوانیشی هەر پێبەخشیوە و بۆتە هێزی کاریش بۆ چەندین کرێکار و جوتیار. و داهاتی تەماتەی وشک لە تورکیا گاتە نزیکەی 80 میلیۆن دلار کە زۆرینەی تەماتەکانیش بۆ ئەمریکا هەنارداکرێن و لە دوای ئەمریکاش ئیتالیا و ئەڵمانیا ژەگرێتەوە کە بۆ ئەوێش هاورداکرێن تەماتە وشکەکانی تورکیا. ئێرە باخی بە گوڵ چێنراو نییە، بالێتی تۆنی ڕەنگەکانیش نییە. ئێرە ئەو زەویە فراوان و بەرینەیە کە بە تەماتە داپۆشراو و لە بەرتیشکی خۆر هەڵخراون تا وشک بکرێنەوە. تەماتەی وشک یەکێکە لەو بەرهەمە کشت و کاڵیانەی ساڵانە تورکیا بڕێکی زۆری لێ هەناردە دەکات لە شارۆچکەی توربالی سەر بە پارێزگای ئیزمیر کە یەکێکە لە ناوچەکانی سەردەریای ئیجە و دەوڵەمەندە بە بەروبوومی کشت و کاڵی بە تایبەت تەماتە. لە ئێستاشدا کە وەرزی پێگەیشتنیەتی بەشێکی لە بەرتیشکی خۆر وشک دەکرێتەوە و دواتر بۆ نزیکەی 60 وڵات هەناردە دەکرێت. سەرۆکی دەستەی بەڕێوەبردنی ژووری بازرگانی توربالی باز لە ڕێژەی بەرهەمهێنانی تەماتە دەکات و ئەو بەرهەمانەش کە لە تەماتە دروست دەکرێت. sene 35.000-40.000 civarında ekili alanda domates var. بۆی هەڵکەوتی خاکەکەمان تەماتەی ئەم شارۆچکەی ئێمە تام و چێژێکی تایبەتی هەیە. لەم وەرزەدا لەسەر ڕووبەری نزیکەی 40,000 دۆنم زەوی تەماتەمان چاندووە. لەو ڕێژێش بەشی زۆری کە لە 180 تەماتەکان دەیکەینە دۆشا و ئەوی دیکەش کە دەکاتە 120 وشی دەکەین و هەناردەی دەرەوەی وڵات دەکەین، چونکە لە بازاڕە ناوەخۆیەکاندا خواست لەسەری کەمە. Bizim ovamızda yetişen domatesler ساڵانە ڕێژێکی زۆری تەماتە وشک دەکرێتەوە. ئەوەش پشت بە لەباری خاکەکە و کەش و هەوا و ئەو دەستی کارە دەبەستێت کە گونجاوە لە ناوچەکەدا. جوتیاران بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان بە هەرەوەزی کار دەکەن و لە بەرەبەیان تا دوای نیوەڕۆیان تەماتەکان هەڵدەڕژنە سەر زەویەکە و لەتی دەکەن تا تیشکی خۆرەکە وشکی بکاتەوە و دواتر کۆگای بکەن. Sergimize gelecek olursak ئێرە وەک پێشانگایەکە لەسەر ڕووبەری 190,000 مەتر دووجا تەماتە وشک دەکەین. پاش ئەوەی لەتیان دەکەین دواتر بۆ ماوەی 5 ڕۆژ لە بەرتشتی خۆرەکە هەڵیان دەخین. جاران 6 ڕۆژمان دەویست، بەڵام ئەم ساڵ بەهۆی بەرزی پلەکانی گەرما زووتر وشک دەبێت و دواتر دەیان بین بۆ کۆگاکان. تورکیا لە ساڵی 2020دا بە بەهای 83 میلیۆن دلار تەماتی وشکی هەناردەی دەرەوەی وڵات کردووە. لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ بەراورد بە 6 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو هەناردەکردنی تەماتی وشک بە ڕێژەی 130 زیادی کردو و داهاتەکەی 37 میلیۆن و 860 هزار دلار بووە بۆ 49 میلیۆن و 179 هزار دلار بەرز بۆتەوە. زۆرینەی تەماتەکانیش بۆ ئەمریکا هەناردە دەکرێن و لە دوای ئەویش ئیتالیا و ئەڵمانیا دێن. لە دوای دروستکردنی بەنداوی قەرز گوندێک و شوێنی مێژووی و مزگەوتێک ژێر ئاوکەوتن. ئێستا دوایکردنەوەی دەریاچەکە و بەنداوەکە و بەردانەوەی ئاوەکەی ئەو مزگەوت و باڵەخانەی کە ژێر ئاو کەوتبوون دووبارە دەرکەوتنەوە. هاوڵاتیانیش جارێکی دیکە سەردانی گوندەکەکەن و پێشتری ژمارەی دانیشتوانی ئەو گوندە زیاتر لە 500 کەس بووە کەم نەبووە، خەڵکی زۆر تیا بووە. ئێستاژە چەند ئەیبیننەوە وەکو یادەوەریەک کە پێشتر لەوێژە ژیاون یادێکەنەوە و سەرنجیشی ڕاکێشاون. دوایەوەی لە ساڵی 2010 کارەکانی دروستکردنی بەنداوی قەرز لە باکووری کوردستان تەواو بوون، بەهۆیەوە ئاوێکی زۆر لە بەنداوەکە گلدرایەوە و بووە هۆی ئەوەی گوندێکی نزیک بەنداوەکە بە تەواوی ژێر ئاو بکەوێت. ئێستا بەشێک لە دەرچەکانی بەنداوەکە کراونەتەوە و ئاستی ئاوەکە کەم بۆتەوە، بۆیە مزگەوت و خانووە ژێر ئاوکەوتوەکان جارێکی دیکە دەرکەوتونەتەوە و هاوڵاتیانی ناوچەکەش سەردانی شوێنەکە دەکەنەوە. من خەڵکی ئەم گوندەم لەم مزگەوتە نوێژم کردووە و سەردانی قوتابخانەکەم کردووە. ساڵی 2010 کاتێک کارەکانی بەنداوەکە تەواو بوون، ئاوێکی زۆر کۆبووە و ئەوەش وای کرد گوندەکەمان ژێر ئاو بکەوێت. دڵخۆشم جارێکی دیکە گوندەکەم دەبینمەوە. لەگەڵ بەرزبوونەوەی ئاستیاوی بەنداوی قەرز یەکێک لە گوندەکانی نزیک بەنداوەکە بە تەواوی ژێر ئاو کەوت.
با شێوەیەک تەواوی خانووەکان و مزگەوت و قوتابخانەی گوندەکە بۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەنداوەکە ژێر ئاوکەوتن و هاوڵاتیان ناچاربوون شوێنەکەیان چۆڵ بکەن بۆ ناوچەیەکی دیکە بگوازرێنەوە. بەهۆی گلدانەوەی ئاوی بەنداوی قەرز گوندەکەمان بە تەواوەتی ژێر ئاو کەوت، بۆیە بە ناچاری جێمان هێشت. تا مانگێک پێش ئێستا تەنیا منارەی مزگەوتی گوندەکەمان دەرکەوت بووەوە، بەڵام ئێستا مزگەوت بە تەواوی و خانووەکان و قوتابخانەی گوندەکەشمان دەرکەوتوێتەوە. هەرچەندە دروستکردنی بەنداوی قرز بۆ گلدانەوەی ئاوی ناوچەکە بوو بۆ ئەوەی بە مەبەستی دیکە سوودی لێوەربژیرێت، بەڵام کاتێک لە ساڵی 2010 کارەکانی کۆتایی هات و ئاوێژی زۆری تێدا کۆبەوە، یەکێک لە گوندەکانی ئەو پارێزگای لە باکووری کوردستان بە تەواوی ژێراوکەوت. ئێستا دوایکردنەوەی دەرچەکانی بەنداوەکە خان و باڵەخان و مزگەوتەی گوندەکە دەرکەوتونەتەوە و هاوڵاتیانی گوندەکەش سەردانی دەکەنەوە. بەپێی ئامارەکان ژمارەی دانیشتوانی ئەو گوندە پێش ژێر ئاوکەوتنی زیاتر لە 500 کەس بووە. ئێستاش بابەیەکەوە بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین، بزانین لەم بەرە جەژنانە چه گۆڕانکاریەک بەسەر بەهای دراوەکاندا هاتووە. $100 ئەمریکی 148,000 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 175,000 دیناری عێراقیە و 100 پاوەند 205,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکیە 17,350 دیناری عێراقیە، 100 تومانی ئێرانی 6,070 دیناری عێراقیە. جا لەوانە مسقالێک زێڕی عیار 24 نرخەکەی 4,434,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 382,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی عیار 18 325,000 دیناری عێراقیە. هونەرمەندێکی ئیتاڵی لە کارێکی ناوازەدا پردێکی لەسەر شێوەی کۆشکێکی شاهانەیی لە دار و چەند پێداویستێکی دیکە لەسەر ڕووباری ڕۆما دروست کردووە. بۆی باخچەکانی ڤێلا ڤارنێسیا درێژی یاخود ئەو شوێنە 18 مەترە و 3 باڵۆنی پڕ هیلیۆمی لەسەر جێگیر کراوە. بابەیەکەوە ببینین. هونەرمەندێکی بەناوبانگی ئیتالی لە کارێکی دەگمەن و کەموێنەدا پردێکی لەسەر شێوەی کۆشتێکی شاهانەیی لەسەر ڕووباری ڕۆما دروست کرد. لە ڕێگەی ئەو پردەشەوە بەشێک لە ڤێلا ڤارنێسا بە ناوچەکانی دیکەی شارەکە دەبەسترێنەوە. ئێستا دروستکردنی ئەم پردە گەشتۆتە قۆناغی کۆتایی و هاوڵاتیان ئارەزوو دەکەن بە سەریدا بپەڕنەوە. سەرقاڵی تەواوکردنی قۆناغی کۆتایی پردەکەین. هەموو بەشەکان بەیەکەوە بەستراون و 3 باڵۆن لەسەرەوە جێگیر کراون. لە ڕێگەی ئەو باڵۆنانەوە پردەکە جێگیر دەکەین و هاوسەنجی بۆ ڕادەگرین. دواتر هاوڵاتیان و گەشتیاران دەتوانن بەسەریدا هاتوچۆ بکەن. کارێکی سەرنجڕاکێشە. شێوازی ئەندازیاری دروستکردنی پردەکە سەرنجی هەموو چین و توێژەکانی ڕاکێشاوە و ڕۆژانە سەردانی دەکەن بۆ ئەوەی لە نزیکی داوێنەی یادگاری لەسەر تۆمار بکەن. سەرەتا کاری دروستکردنی پردەکە لەلایەن زۆرینەی هاوڵاتیانەوە باوەڕ پێ نەکراو بوو کە لە ڕێگەی باڵۆنەوە جێگیر بکرێت. شێوازی دروستکردنی پردەکە جوانە و بە خێرایی سەرنج ڕادەکێشێت. کارێکی هونەری گەورەیە. وا دەکات خەیاڵت ببات لە قۆناغی یەکەمدا بینیمان بەشەکانی پردەکە بەرز دەبنەوە، باوەڕ پێ نەکراوە، بەڵام ئەوە ئێستا ڕاستیە. پردی کارتۆن لەسەر ڕووباری تیبەر لە ڕۆما دروستکراوە. پردەکە بە پێداویستی و کەرەستەی سادە دروستکراوە و 3 باڵۆنی لەسەرەوە بۆ جێگیر کراوە کە بە مەبەستی بەرزکردنەوە و گواستنەوەی پردەکە دانراون. درێژی پردەکە 18 مەترە و هونەرێکی بەرزی تەلارسازی و شێوەکاری تێدا بەکارهاتووە. هەر لە کاتی دەستپێکردنی شێوە سەرنجی خەڵکی ڕاکێشاوە لە کاتێکدا سەرەتا بە کارێکی خەیاڵیان دەزانی. دوای نۆمان ببورن دوای نۆمان تاوەری ئیڤڵ کرایەوە. دوای نۆمان لە داخرانی بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و بەریەکەوتن تاوەری ئیڤڵ لە پاریسی پایتەختی فەڕەنسا بۆ سەردانیکردنی گەشتیاران کرایەوە، بەڵام ژمارەی سەردانیکردنی هاوڵاتیان سنووردار کراوە
و ڕۆژانە تەنیا 1300 کەس سەردانی تاوەرەکە ئاکات بۆی ڕەچاوی دووری نێوانی سەردانیکەران بکرێت و کەمتر بەریەککەوتن هەبێت. هەردوای بڕیاریکردنەوەشی ڕیزی هاوڵاتیان بۆ سەردانیکردنی بەشەکانی تاوەرەکە بەسترا و کاتێکی زۆری ئەوێت تا سەرەت بەرەکەوێت و بۆی دەرفەتی چوونە ناو تاوەرەکەت هەبێت لە سەردانیکردن بۆ بەشەکانی تاوەری ئیڤڵ. ئەگەر ئارەزوود لە بەرزاییە بۆ پشودان ئەی لە بەرزایی 300 یاخود بڵێن زۆر زیاتریش بگاتە 632 مەترێک لە ناو هۆتێلێکی بەرزا و کاتە ئارەزۆکەت هەر بەردەوامە بێت چونکە زۆر بەرزە. تاوەری شەنگەهای کە ئێستا دووەم بەرزترین تاوەرە هۆتێلی جێی لە 19 حوزەیران لە سەرتاوەری شەنگەهای کراوەتەوە کە بەرزترین هەوربڕ و دووەم باڵەخانەی جیهانە کە بەرزاییەکەی زیاتر لە 632 مەترە و درێژیەکەشی 196 مەتر کەمترە لە خاوەن ڕێکۆردی یەکەم کە بورجی خەلیفەیە. بورجی خەلیفە هێشتا لە ڕێکۆردی یەکەم داماوەتەوە و بەرزەکەی 828 مەترە. هۆتێلەکە لە 165 ژوور پێک هاتووە کە لە نهۆمی 86 بۆ 98 دایە و لە نهۆمی 101 هۆڵێکی پێشوازی میوانی تایە هەروەها حوت چێشخانەی هەیە و یەکێکیان ناوی هاینیجینە لە نهۆمی 120دایە. یەکێکە لە بەرزترین چێشخانەکانی جیهان و چەندین جۆری خواردنی چینی و هەروها ئەڵمانی و ئەمریکیشی تایە. هۆتێلی جێی دیمەنی چاوی باڵندەیەک نیشانەیە لە ئاسمانەوە کە ئەبینرێت لە هەموو شەنگەهای یاخود بڵێنەگەر لەو شوێنەوە بیت لە هەموو شەنگەهای دیارە کە لە ناو ئاوی شارەکەیە ئەم هۆتێلە بە ناو دڵی ڕووباری هانگپویدا ئەڕوات. لە هەموو شوێنێکەوە میوانەکان ئەتوانن سەیری وێنە جۆرا و جۆرەکانی شاری شەنگەهای بکەن یاخود لە هەموو زاویەیەکەوە شەنگەهایان لێ دیارە. وەڕاڕەوی چوونە ژوورەوە لە شوشەی سوور دروستکراوە و ئیلهام لە تەلارسازی کۆنی چینی وەرگیراوە. لە ناوەوە دامەزراندنی هونەری کریستاڵی ئەژدیهایەک نیشانەیە کە یاری بە مرواریەکات. ئەمانەش هەمووی هونەری یاخود بڵێن دیزاینکردنی تەلارسازی ئەو هۆتێلەیە. ئەوەش هێمایەکی سەرنجڕاکێشی چینیە. ڕیچاردیاب بەڕێوەبەری گشتی هۆتێلەکەڵێ ئێمە دیمەنەی چاوی باڵندەیەک پێشکەش بە شەنگەهای و ئەو فراوانبوونەی لە هێڵی ئاسمانی شەنگەهای دەکەین نەک تەنیا لە یەک ئاراستەدا بەڵکو لە 360 لەدا لە دیمەنی تەواوی شەنگەهایدایە. سوودەکانی زەنجەفیلتان بۆ باسەکەین کە زۆر جار کەسانێکان بۆ ئەوەی کە کێشی لەشیان دابەزەی خۆن بەڵام زەنجەفیل یەکێکە لەو خۆراکانی کە ڕۆژانە بە ڕێژەیەکی زۆر بەکارەهێنرێت بۆ زۆر بابەت یاخود بۆ زۆر پێداویستی ڕۆژانە چێش بێ یاخود بۆ تەندروستیمان بێ هەرچەنە سوودەکانی زۆرن و بچەندین پێکاتەی سوود بەخش دەوڵەمەنە بەڵام مەبێت ئاگداری بڕی بەکارهێنانیشی بین چونکە ئێستا چەند سوودێکی زەنجەفیل لە خەینە ڕوو پێتانەڵین چەندێک بخورێ و چەند سوودی هەیە. هاوکردن بە تایبەت هاوکردنی جومگەکان کەمەکاتەوە واجگەلەوە کردداری هەرسکردن ئاسانەکات و کێشەی خۆڵەن کەمەکاتەوە و چارەسەری کێشەی دڵتێک هەڵاتنەکات بە تایبەت ئەوانەی لە ناو ئۆتۆمبیل تووشیە بن. زۆر جار کەسانێک لە ناو ئۆتۆمبیل کە سەفەرەکەن پێیان وایە کە ئەڵێن تووشی سەر ئێشە و دڵتێکەڵانێ نەبین. ئەگەر زەنجەفیل بخورێتەوە لەگەڵ ئاوی گەرم تێکەڵ بکرێ ئەو کێشەیە نامێنێت و ڕێژەی شەکر و پەستانی خوێن کەمەکاتەوە. جگەلەوە ئازاری سەر و قوڕک بە ئاستێکی بەرچاو کەمەکاتەوە و هەروەها ئازاری سووڕی ماگانە لە ئافرەتانی ژاکەمەکاتەوە سوودێکی دیکەیەتی بۆ ئافرەتان یارمەتی دەرەبێت بۆ کەمکردنەوەی کێشی لەش و هەروەها کێشەی دڵک زێش چارەسەرەکەت. باسمان لە سوودەکانی زەنجەفیل کرد. ئێستا بابزانین کێ نابێت زەنجەفیل بەکاربێنێت کێ نابێت بیخوا ئەبێت لە بەکارهێنانی زەنجەفیل ڕەچاوی تەمەن بکرێت. نابێت مناڵانی خوارد تەمەن 2 ساڵ بە هیچ شێوەی خوارک ئەو خواردنیان و خۆراکیان زەنجەفیلی تیابێت و بۆیان بەکاربهێنرێت
بۆ منداڵانی سەرووی 2 ساڵ نابێت لە 2 میلیگرام زیاتر بەکاربهێنرێت و هەروەها ئەبێت ئافرەتانی دووگیان لەژێر چاودێری پزیشکا بەکاری بێنن ئەبێت ڕەچاوی کات و تەمەن و بڕی بەکارهێنانی زەنجەفیلیش بکرێت واتە ڕۆژانە چەند جارێک ئەو بە ڕێژەیەکی زۆر نەخورێتەوە. بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباشم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە لە تەندروستێکی باش و خۆشدا بمێنەوە ماڵاوە.